بەناوی خوای گەورە و میهرەبان لە مێژووی ئەدەبی کوردیە کەم کەس هەبێ وەکو بێخود دڵی پڕ لە عشقی لە دەستدا بێ. زۆر بەکەمی شاعیرێک وەک ئەو بە دوای دڵی خۆیان گەڕاوە و کەمتر کەسێک وەک ئەو لە خۆشەویستی معشوقەکەیە دڵەکەی چوو بێتە خزمەتی سالاری مەدینە. لە وڵاتی کوردەواریەوە بۆ مەدینە، لە عێراقەوە بۆ حیجاز، بێخود بە دڵێکی شکاو و جەستە و لەشێکی ماندووەوە بە دوای شتێکدا گەڕاوە لە هیچ شوێنێک نادۆزرێتەوە. لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من، هەرچەند ئەگەڕێم بێسەر و شوێن ماوە دڵی من. خۆشەویستان، ئەم شەو لە چامەدا دەچینە ناو ئاسمانی پڕ لە ئەستێرەی درەوشاوەی شعرەکانی بێخود، ئەو شاعیرەی کە دڵی لە دەستدا و بە هەموو دنیادا گەڕا بۆ ئەوەی دڵەکەی بدۆزێتەوە. وەک خۆیەڵێ چ بکەم چ بڵێم بۆ دڵەکەم، کاریە دەردم شاهێدی منن، مووی سپی و چهرەی زەردم. سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی ئەزیز و خۆشەویست. زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی چامە بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەمەوە. ومێ دەخوازم بابەت و گفتوگۆی ئەم شەومان سەبارەت بە شاعیرە ناسکەکەی کورد بێخودی مەزن لە خزمەت مامۆسای بەڕێز و خۆشەویست جەنابی دکتۆر عیرفان بتوانین گفتوگۆیەکی پڕ لە سکوونەت و ئارامی ساس بکەین. دکتۆر گیانەیە خوا بە خێر بێ سەر چاومان، زۆر خۆشحاڵ بووین لە خزمەتتان ئەم شەو. زۆر سپاس بۆ جەنابتان و هیوای بەردەوامی و پێشکەوتن بۆ جەنابتان بۆ بەرنامەکەتان ئەخوازم. دووبارە سپاس بۆ جەنابەت مامۆستا گیان. من ئەمەوێ ڕاستی لەوە دەست پێ بکەین کە بزانین بێخود چێیە و پێگەی ئەو لە ئەدەبی کوردیا چۆنە. بێخود یەکێکە لە شاعیرە گەورەکانی کورد و بە یەکێک لە پایە گەورەکانی مەدرسە و قوتابخانەی شعری کلاسیکی بابان شێوەزاری سۆران هەژمارەکرێ. خۆی بۆ خۆی مامۆستا بێخود ناوی مەلا مەحموودە، کوڕی مەلا محەممەد ئەمینی موفتی، کوڕی مامۆستا مەلا ئەحمەدە کە بنەماڵەیەکی زانیاری و پڕ لە زانست بوون لە شاری سلێمانیە. باپیرەی مامۆستا مەلا ئەحمەد کە لە خزمەت ئیبن الحاج لە جێشانە بڕوانامەی زانستە شەرعیەکان وەرەگرێ، هاودەرسی زانای گەورەی کورد شێخ مەعروفی نۆدیەیی بووە و یەکێک بووە لەوانەبێژ و مدەڕیسە گەورەکانی مزگەوتی گەورە لە شاری سلێمانیا. بێخود لەو خێزانە گەورە پڕ لە زانست و زانیاریەدا چاوی بە دنیا هەڵێناوە و لە کانیاوی معریفە و کۆزانی ئەو بنەماڵە گەورەیەدا گەشەی کردەوە، پێگەیشتووە بۆ خۆشی زانایەکی گەورە و ئەدیب و شاعیرێکی بەرجەستەی ئەم گەلە بووە. ئێمە ئەگەر تەماشای پێگەی شعری مامۆستا بێخود بکەین، چەند خاڵێک هەیە کەوا ئیمتیازی زۆر و گرنگی زۆر بە شیعرەکانی مامۆستا بێخود ئەدا کە یەکەمیان فرەزمانیە لە شیعرەکانیە. ئێمە ئەگەر تەماشای شیعرەکانی مامۆستا بێخود بکەین، جگە لە زمانی دایک توانیوێتی بە زمانی عەرەبی، بە زمانی فارسی، بە زمانی تورکی شعر بنووسێ. معلومی هەموو ئەدیبان و شاعیرانە کەسێک کە بتوانێت بە زمانی غەیری دایک شعر بنووسێ ئەبێ قاڵبووی ئەو زمانە بێ، ئەبێ زۆر شارەزای ئەو زمانە بێ. ئەمە پلەیەکی زۆر گەورە ئەبەخشێ بە شیعری مامۆستا بێخود. دووەم لایەنی فەلسەفی لە شیعرەکانیە. ئێمە گەر تەماشای شیعرەکانی مامۆستا بێخود بکەین، ئەبینین باز لە ژیانەکە، تێڕوانینی بۆ ژیان، تێڕوانینی بۆ مردن، تێڕوانینی بۆ وجود و بوون. ئەمە لە شیعرەکانی بێخودا ڕەنگەداتەوە. یعنی کەسێکی فەلسەفی ئەگەر بە دوای حەقیقەتی ئەم شتانە بگەڕێ، ئەکرێ قاڵ بێتەوە و قوڵ بێتەوە لە شیعرەکانی بێخودا. لە ڕووی حوب و خۆشەویستیەوە خاڵێکی گرنگە خۆشەویستی بێخود بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە بەڕێزە لە پێشکی بەرنامەکە ئاماژەیەکی جوانی پێیە. خۆشەویستی ئەو بۆ نیشتیمانی، خۆشەویستی ئەو بۆ هاوپیشەکانی، خۆشەویستی ئەو بۆ ئەو کەسە هاوڵەکانی ئەوانەی کە ڕۆژێک کە جێدەستیان لە وڵاتی ئێمەدا دیار بووە لە پاشمردن وەفای هەبووە بەرامبەریان و لاواندونیەتیەوە. خاڵێکی گرنگ کە پێگەی شیعرەکانی بێخودی گەورەتر کرۆ لایەنی تەسەووفیەتی. ئەم پیاوە بە حکمی ئەوەی کەوا خۆی لە ساڵی 1970 لەدایک بووە، بە خزمەتی شێخی گەورە شێعمەری بیارە گەیشتووە کە شێعمەری بیارە خۆی شاعیر و ئەدیبێکی ئێژگار گەورە بووە
دواتر پابند بووە بە کوڕە بەڕێزەکەیەوە شێخ نەجمەدینی بیارە شیعریشی بۆ نووسیوە پاشان شێخ عەلاءەدین دواتر دوا مرشید و ڕێبەری طریقەتی نەقشبەندی حەزرەتی شێخ محەممەد عوسمانی سیراجەدین ئەم چوار مرشیدە گەورەی بینیوە کە ئەمانیش هەریەکەیان بۆ خۆیان ئەدیبێکی گەورە بوون بۆیە ئەبینین تام و چێژێکی معنەوی تەسەووف و لایەنی عێرفانی بە تەواوی لە شیعرەکانی بێخودا ڕەنگیاوەتەوە بۆیە لەم چوار ڕێگەیەوە کە ئێمە تەماشا بکەین ئەبینین کە بێخود پێگەیەکی ئێجگار گەورەی لە مەدرسەی کلاسیکی و شعری بابان لە شاری سلێمانیە بینیوە و وای لێ کردووە کە ئەم پێگەی زیاتر لەناو ئەدیبانە و لەناو شاعیرانە بڵاو بێتەوە وە کۆدەنگیەک لەسەر شیعرەکانی دروست ببێ کە بەڕاستی بێخود شاعیرێکی گەورەی ئەمیلەتەیە ئەوترێ کە مەسەرەن ژیانی هاوسەرێتی پێک نەهێناوە بەڵێ ئەوە ڕاستە؟ بەڵێ مامۆستا بێخود ژیانی هاوسەرەتی پێک نەهێناوە لەبەر ئەوەی زۆربەی کاتەکانی خۆی بە عیبادەت و خواناسیەوە بەسەر بردووە ژیانی خۆی جگەلەوەی کەوا لە مزگەوتەکەی خۆیانە مزگەوتی مفتی کە ئێستا بۆ بە فولکەی نالیە کاتی خۆی ئەوە مزگەوتەکەیان بووە دەرسی ئەدەبیاتی وتۆتەوە زیاتر شعر و عروزی وتۆتەوە یعنی ئەوانەی کەوا حەزیان لە شعر کردووە ویستویانە لە زانستی عروزا شارەزابن لای مامۆستا بێخود ئەوانەیان خوێندووە سەرقاڵی ئەم لایەنە بووە سەرقاڵی لایەنی خواپەرستی وە سەرقاڵی سەفەرکردنیش بووە ئەتوانین زۆر بابزانم سەفەری کردووە بۆ کەرکووک بۆ خانەقای جەناوی سەید ئەحمەدی خانەقا لە شاری سلێمانی لە مزگەوتی خۆیانە و لە هەڵەبجەیش بۆ مزگەوتی جامیعە و بنەماڵەی مفتی و چەند زانایەکی گەورە و مامۆستا مەلا ڕەسوڵی بێدەنی مامۆستا مەلا عەبدولکەریم کە لەو ناوچەیە بووە ئەمانە دۆستێکی گیانی بە گیانی بێخود بوون کە توانیوێتی ئەو شعرانەی کەوا بنووسیوێتی لە خانەقەکانی ئەوانە و لە مەدرسەکانی ئەوانە بیخوێنێتەوە و لێکدانەوەی ئەدەبی لە زیاتر بکەن بەیەکەوە لەگەڵ ئەو زانە گەورانەی ئەو سێ ناوچەی کە باس بێخود زیاتر پەیوەست بووە بە چ مەدرسە و قوتابخانەیەکەوە و سەرچاوەی فکر و هزری ئەو ئەڕژێتە کام یەکێک لە ئەو قوتابخانە و مەدرسانی کە لە سەردەمی ئەوە هەبوون مامۆستا بێخود گومانی تیانە کەوا لە مەدرسەی تەسەووفا خۆی بینیوەتەوە حەقیقەتێکەیە ئێمە ئەبێ ئاوڕی بۆ لابدەینەوە و باسی بکەین ئێمە وەکو گەلی کورد مەولانا خالیدی نەقشبەندی نوقتەیەکی ئێجگار گەورەی لایەنی ئەدەبیات و شعر و پەخشانی کوردیە جگە لەلایەنە زانستەکەی لە زانستە شەرعیەکانە و جگە لەلایەنە تەسەووفیەکەی وەکو پیرێکی طریقەت ئێمە ئەگەر تەماشا بکەین بێخود لەسەر ڕێگە و ڕێبازێکە کە ئەم ڕێگە و ڕێبازە 200 ساڵە گەورەی ئەبەخشێتەوە بە میلەتە یەکەمین کەسێک کە پەخشانی کوردی نووسیبێ حەزرەتی مەولانا خالیدی نەقشبەندیە مەولانا خالیدی نەقشبەندی بە ڕائید و عەمیدی سێکوتکەی بابان ئەژمێرێ نالی و کوردی و سالم کە لە مزگەوتی خانەقا لە شاری سلێمانی حوجرەیەکی پیاون ئەتوانین بڵێن خۆی ئوستازی ئەم بابەتە گەورەیە بووە کە لەگەڵیانە باسی شعر و ئەدەبیان کردو بۆ خۆشی یەکەمین پەخشانی کوردی خۆی نووسیوێتی دوای ئەو خەلیفەی خۆی شێخ عوسمانی سیراجەدین ئەبینین مەولەوی پەروەردەیەکە بۆ لایەنی ئەدەبی و شعر مەولەوی قوتابیەکی مەدرسەکەی شێخ عوسمانی تەوێڵەیە لە سەردەمی شێخ بەهاءەدینی کوڕیان مەحوی دروستەبێ مەحوی کە موریدی شێخ بەهاءەدین بووە لە سەردەمی شێخ عومەری بیارەیە ئەبینین کە بێخود دروستە بێ لە کاتێکا وجودی مەحوی شەبووە چونکە مەحوی قەسیدەی بەحری نووری خۆی ئەنێرێ بۆ شێخ عومەری بیارە هەڵسەنگاندنی بۆ بکە لە سەردەمی شێخ عەلادینی بیارەیە جارێکی تر بێخود وجودێکی گەورەی شعری پێ ئەبەخشێتەوە کە لە مەجلیسەکانی شێخ عەلادینی بیارەیە قەسیدەکانی ئەخوێنێتەوە بە ئامادەبوونی شێخی عەلادین بە ئامادەبوونی گەورە زاناکانی ئەو سەردەمە یعنی ئەتوانین بڵێن مەولەوی و مەحوی و بێخود تقریبا هاوزەمەنی یەکتری بوون مەولەوی تۆزێ لە پێشتر بووە بەڵام مەحوی و بێخود بەڵێ یعنی بێخود مامۆستا مەحوی بینیوە بەڵێ وە خۆشیان لەو مەدرسە فیکریە تەسەووفیا گەشەیان کردو و گەورە بوون بۆیە ئەبینین مامۆستا بێخود بە ڕێچکەی گەورە زاناکانی ئێمەدا شاعیرێکی وەکو بڵێن نالی کوردی سالم مەحوی تایەتە خوارەوە ئەگاتە مامۆستا بێخود کە لەو مەدرسە تەسەووفیا کە تام و چێژێکی ئەجگار گەورەی تایە کە معنەویاتی تایە ئەمێ باسی نوقتەیەکی گرنگ لە ئەدەبیاتی بێخود کە سەکەم ئەدەبیاتێکی زۆر سەربەخۆ و تایبەتە ینی بۆن و بەرامەی شارەکانی بێخود بەڕاستی جیاوازە ئەتوانم بڵێم لە زۆرێک لە شاعیران بە حکمی ئەوەی کە ئەم پیاوە توانم بڵێم بە حەسانی کوردی ناسراوە سەبارەت بە وەصف و ستایش و
مەدەحکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنانەت کە جەنابەت باسی ئەوەت کرد خۆی بۆ خۆی ڕێبازێکی فکری و فەلسەفی تایبەت بە خۆی هەبووە و شعرەکانی مەسەلەن جۆرێکیش لە فەلسەفە و ئەمەی تیا بووە هەر بۆ تەئیدی قسەکەی جەنابەت من ڕۆژیشان ئەوە لە خزمەتی دیوانەکەیە ئەو شعرە بەناوبانگەکەی کە ئەفەرمێ غەزالی خۆشخەرامی من کە توڕە ئینتیشارەکە باس لە خودی پێغەمبەر ئەکا لە یەکێک لە غەزەلەکانە صلی الله عليه وسلم ئەسڵەن نەک تەنیا وەکو پێغەمبەرێک بیناسێنێ بەڵکو وەکو سەرچاوەی وجودی خەڵق و گردون ناوی ئەبا وەکۆی کە فەرمێ پەیەمبەرێ کە باعیسی وجود و خەڵقی عالەمە کە تا قەسواری عەرسەیی شەفاعەتە و مسلەمە یعنی ئەو پێی وایە کە خودی پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر بێ سەرچاوەی بوون و وجودی تەواوی گردونە بە ئادەمیزاد و بە هەموو ئوشتانەوە لەم بارەوە جەناب دەفەرمی چی مامۆستا بێخوت ئەوەندە پێغەمبەری خوای خۆشویستووە درودی خوای لەسەر بێ خۆش ئەتوانین هەر خۆشی ئاماژەی پێ ئەکا یعنی ئەمیش چۆن پێغەمبەری خوا حەسانی بۆ شیعری بۆ وتووە بێخودیش خۆی بە شاعری پێغەمبەر ناساندووە جا مامۆستا بێخوت ئەوەندە پێغەمبەری خۆشویستووە درودی خوای لەسەر بێ حەقیقەتی پێغەمبەری خوا سیرەی پێغەمبەری خوای لە شیعرەکانە جێگە کردوێتەوە بێخوت ئەوەندە پێغەمبەری خوای خۆشویستووە درودی خوای لەسەر بێ لە تەواوی شیعرەکانیە هەوڵی داوە معجیزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم گەورەی پێغەمبەر عليه الصلاة والسلام شان و شکۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم وێنە بکات و پیشانی بدا بۆ ئەم نەوەی تازەیی کە دروستە بێ کە بزانن ئەم پێغەمبەرە ئێمە چەندێک گەورەیە و چەندێک عەظیمە و شایانی ئەوەیەکەوە ئینسان پەسنی بکا وەستایشی بکە مامۆستاگیان من بەڕاستی زۆر زۆر خۆشحاڵە بم کە جۆمان لە شعرێکی بێخود دێ بە دەنگی جەنابەت مجاملەش ناکەم بڕوا بکە لە زمانی هاوڕێیەتیمانەوە زۆر معجبی ئەدای شعر خوێنەوەی جەنابەت بووم حەزەکەم ئەو چێژە لەگەڵ بینەرانی خۆشەویستیشا هاوبەشکە جەنابتان لوتفتان هەیە بەسەر چاو هەر فکری تۆیە باعیسی ژین و حەیاتی من هەر زیکری تۆیە قوتی ئەژنۆ و هەناومە هەر وەسفی ڕوتە هەر قسەیە وا لەسەر زمان هەر سەرفی موتە هەرچی خەیاڵی بڵاومە هەر وەک مناڵە کوردێک کەون بێ لە باوکی ئەگریم بەرەو مەدینە و هەر باوە باومە مەڕوانە چاوی تەڕ بە خودا زۆر خەجاڵەتم گریان نییە دڵۆپی حەیاکەی تکاومە باکم لە دانەنیشتنی مەنهی نییە بەڵام ترسی بە ئەمری حەزرەتی تۆ هەڵنەساومە چاکەم بەدەست خراپەوە هەر زاک و زووکیە چ بکەم پەرۆشی ماڵی بە تاڵان براومە ساتۆش بفەرموو خادیمەکەی دەرکوبانی خۆم پەتکەن کە چونکە ئەو سەگی قول هەڵکراومە یعنی بە شەو ئەگەر سەگە ئەیکەن بە توولە ڕۆژ ئەم سەگ بە توولەکردنە بۆ پاس و ڕاومە من چونکە غەیری شیعر و غەزەل هیچی کەم نییە بۆ خزمەتت هەر ئەم دووە دیاری نێراومە دایم لە سەیدم ئەمەتە جائیزەم بڵێ بێخود قولی بە نەقدی شەفاعەت کراومە یاخوا دەنگ خۆش بێ دەست خۆش بێ مامۆساگیان من زۆر بەلامەوە مەطلەبە لەگەڵ ئەوەی کە ئەمێ ئەو بپرسم کە خۆشەویستی بێخود بۆ خودی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە چه ئاستێکا بووە پێم خۆشە لە هەناوی ئەو شعری کە جەنابەت خوێنتەوە بۆمان لە یەک دوو دێڕا من پرسیارێکم بۆ دروست بوو ئەم سەگ بە توولەکردنە زۆربەی زۆری شاعیران دەستەواژەی سەگ بەکارەهێنن و خەڵکێکیش پێی وایە کە ئەمە ناجائیزە و چۆن ئەکرێ کاتێک کە خوا فەرمێوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەمە زۆربەی زۆری شاعیرەکان مەسەلەن خۆیان بە سەگ شوبهاندووە هۆکاری ئەمە ئەگەڕێتەوە بۆچی ینی نمونەشمان زۆرەی شاعیرانی ترکە من پێم خۆش نییە باسی کەم لەم شیعرە مامۆستا بێخود خۆی عەرزی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم قوربان لە خزمەت جەنابتا من چیم ئەوە تا فەرمێ من وەکو مناڵە کوردێک چەند جوان باسی کوردەکە چۆن باوکی لێو نەبێ هەر باوە باوێتی بەدوای باوکە لەکوێی خۆی عەرزی پێغەمبەرەکە تایەتە خوارەوە تەمان قەسیدەکە درێژ ئێمە بەشێکیمان هەڵبژارد تاگاتەوە ئاستیاڵە قوربان من بە سەگی خۆت قبول بکە لێرا پێویستە هەڵوەستە لەسەر ئەمە بکەین ئەم بابەتە لە ئەدەبی کوردیە
هەر لە سەردەمی حەزەتی مەولانا و پێش مەولانا و تا ئێستاشەوە شاعیرەکانی کورد بەکاریان هێناوە ئەمە وەکو وەگەر زانستی ڕەوانبێژی تەماشای بکەین ئەمە پێوتێت تەشبیهی بەلیغ. تەشبیهی بەلیغ ئەوەیە کە هەموو ئەدەواتەکانی تەشبیه حەزف کراوە، یعنی وەکو سەگ قبوڵمان بکە، چونکە هەموو کەسێک بۆ پاسکردن بۆ پاسەوانیکردن پێویستی بە چییە؟ پێویستی بە پاسەوانێکە کە بە وەفا بێ لەگەڵیا. طبعا ئەبێ پێش هەموو شتێ ئێمە ئەوە بزانین خەیاڵی شاعیر سنووری بۆ داناندرێ. خەیاڵی شاعیر تا ناسکتر بێ جوانترە. ئەمە بەشێکە لە خەیاڵی شاعیر کە سنووری بۆ داناندرێت کە ئەڵێ من وەکو چی وام وەکو چی قبوڵم کە وەکو سەگە قبوڵم کرد لە دەربانەکەی خۆتا کە تیکەنانێکی ئەدەیتێ ئەوە بە وەفایە خاوەنەکەی جێ ناهێڵێ، خاوەنەکەیشی ئەوە بە لوتفە لەگەڵیا بێنان و زادی ناکە. شاعیر هاتووە جوانترین نمونە هەڵەبژێرێ. جوانترین نمونە لە وەفادا بریتە لە چی؟ بریتە لە سەگ. ئەوە معنای وانە یعنی مرۆڤ ئەو نەبێ نرخ بێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم سەگ لە چی باشتر بێ؟ لە خیلقەت و لە عیبادەت و لە خواناسیا سەگێ باشتر بێ. ئەمە تەشبیهە، جواندنە بەچیەوە بە گیاندارێکەوە کە جوانترین صفەتی تایە کە چیە کە وەفاداری. بەس هەستەکەم بوعدێکی تریشی تیابێ، ینی ئەو بوعدە معنەویەی کە لە نەزەری عورەفا و پیاوانی خواوە هی جیاوازیەک لە نێوان مەخلوقەکانی خوایان نییە وەکو ڕۆح لەبەر. ئەوساگیان با بینە سەر شعرێکی تری جەنابی بێخود کە زۆر شعرەکە لەسەر دەم و لەفز و زمانی زۆرێک لە خەڵکانی وڵاتی کوردەواری ئێمە هەیە، بەڵام هەستەکەم سەبەبی نووسینەکەی جۆرێک لە ناڕۆشنی تیابێ. هەندێک ئەو شعرە بەناوبانگەی کە دەڵێ لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من، هەرچەند ئەگەڕێم بێسەر و شوێن ماوە دڵی من، ئاخۆ بە چ داخێکەوە سوتاوە دڵی من، یاخۆ بە چ شاخێکەوە گیرساوە دڵی من. ئەم شعرێکی تۆزێک دوور و درێژە، بەڵام هەندێک پێیان وایە کە ئەمە بێخود بۆ برازایەکی کە ئەکەوێتە ڕووباری سیروانەوە و ئەخنکێ و جەنازەکەی نادۆزرێتەوە و بۆ ئەوە نووسراوە. بەڵام هەندێکی تری شوابزانم پێیان وایە نەخێر ئەمە پەیوەندی بە خەوێکەوە هەیە یان بە حادیسەیەکی دیکەوە کە پێم خۆشە جەنابەت ڕوونکردنەوەی لەسەر بێ. هۆکاری نووسینی ئەم شیعرە من لە مامۆستا مەلا محەممەدەمینی قامیشی کە فەقەی بێخود بووە فەرمووی بەیانەیەکیان چوومە خزمەتی لە حوجرەکەی خۆیان دانیشتە بوو، ڕەژنووسی ئەم شیعرەی لەبەردەسا بوو ئەگریا. وتم مامۆستا بۆ ئەگریت؟ فەرمووی دوێنێ کوڕێک لە سلێمانی هاتووە بۆ لام ناوی مستەفا بووە. مستەفا زۆر ئیلتیزاماتی دینی نییە، وتێتی وەڵام مامۆستا خەوێکم بینیوە، وتمە بە چییە؟ وتێتی بە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. وتی کە مستەفا ڕۆی دەستم کرد بە گریان، وتم خوایە من نەوەی پێغەمبەرم صلی الله علیه وسلم ئەو هەموو شیعرە جوانم بۆ نووسیوە، چەندێ تەمەنا ئەکەم لە خەوا بە خزمەتی بگەم کەچی هەر بە خزمەتی ناگەم. مستەفا کاڵنوێژی شەو بە خزمەتی گەیشتووە. وتی شەو لە خەومە پیاوە کاتە ژوورەکەم، وتی وەرە لەگەڵم. وتم قوربان جەنابێکی، وتی باپیرتم. باپیری خۆی. وتم بۆ کوێ؟ وتی بۆ مزگەوتی گەورە پێغەمبەر تەشریف هێناوە لەوێ، حەز ناکەی بە خزمەتی بگەی؟ وتم با قوربان چۆن حەز ناکەم؟ وتی بڕوا بکە کە ئەڕۆشتم ئەو نە بە پەلا ڕۆشتم چەند جار ئەکەوتم لە ڕێگەیە. وتی مزگەوتی گەورە زۆر قەرەباڵغ بوو. وتی چوار پیاوی محتەرەمم بینی لە هێوانی مزگەوت دانیشتبوون، باپیرم فەرمووی بێخۆت بشۆ دەستیان زیارت بکەوە، هەر چوار خەلیفەکەن حەزرەتی ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی. وتم ئەی پێغەمبەر لەکوێیە؟ فەرمووی لە ژوورەوەیە لای کاک ئەحمەدی شێخ. فەرمووی لە مەرقەد هاتە دەرەوە دەستیم زیارەت کرد. فەرمووی دەستی گرتم، فەرمووی ڕۆڵە ئێمە کە ئەچینە خەوی کەسێکەوە ئیلتیزامی نییە، بۆ ئەوە ئەچینە خەوی خوا هیدایەتی بە. معنای وانە کە ناچینە خەوی یەکێکەوە خۆشمان نەوێ. جاوتی من یەکسەر کە خەبەرم بۆ ئەم شیعرەم نووسی، دڵی خۆی چی لێکە؟ دڵی خۆی ون کردووە لەم شیعرەیە، ئەبێ ئەم دڵە لەکوێ بێ، لە چ شاخێکا گرساوێتەوە، بە چ داخێکەوە سوتابێت، لەکوێ ون بوو بێ، لە چ دەریایەکە نقم بوو بێ، لە کێم پرسی ئایا بوو بێتە عاشقی کچێکی پاکیزە و بە دەشت و دەرە وێڵ بوو بێ، یا خۆشەویستی عەزرایە بوو بێ، بە دوای ئەم کچە خۆشەویستا ڕۆشت بێ و فەوتا بێ، چ عەزرایەکە ئاخۆ. باچەند ئەڵێن وامیق و عەزرایش دوو خۆشەویست بوون وەکو لەیل و مەجنون. ئایا تۆ بڵێ دڵی منی ژۆک و ئەوی لێ هاتبێ؟ هەموو ئەم وێنە جوانانەی دڵی خۆی ئەکا لە ئەخیراڵێن نە معلوم چووە بۆ خزمەتی سالاری مەدینە، وامزانی کە فەوتاوە. نەفەوتاوە دڵی من، چکار لە خەوەکە بە خزمەتی گەیشتم، ئەوە دڵم دۆزیەوە چووە بۆ خزمەتی سەرداری مەدینە، نە لە بەحرا خنکاوە،
نە بە شاخەوە گرساوەتەوە نە بە داخەوە سوتاوە نە ون بووە وەکو یوسف کە پرسیاریشم بۆچی نەڕژێ سەیلی سروشکم وەکو باران بۆچی وەکو یعقوب نەبەما شوهرەی شاران یعنی حەزرەتی یعقوب 40 ساڵ گریا بۆ یوسفی کوڕی دنیا پێی زانی بۆچی وام لێنێ ئەوە سەرەتای شعرەکەیەتی تەنانەت لە حەزرەتی یوسفیشم پرسی وتم ئەرێ تۆ کەسێکی ون بووی خەبەری ون بووەکە نەزانێرە خەبەری دڵی من نازانی چی دەهاتووە تا ئەخیرەکەی ئەڵێ معلوم چووە بۆ خزمەتی سالاری مەدینە وام زانی کە فەوتاوە نەفەوتاوە دڵی یا لە جێگەیەکی تراڵێ دڵڕۆی و بیستومە ئەڵێن وا لە مەدینە ڕۆح ماوە کە بیکەم بەفیداتان بەڵێ مامۆستا من زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی کاتی بەرنامەکەم تاوا بوو ئەگینا زۆر بابەتی ترما بوو کە پێم خۆش بوو لە خزمەت جەنابتانە باس و خواست و گفتوگوی لەسەر بکەین ئەگەر شتێکت ما بێ دەنا ئێمە کۆتایی بە ئەڵقی ئەمجارە لەم بەرنامەی جەنابتەوە سڵاو و درود ئەنێرین بۆ ڕۆحی بەرزی مامۆستا بێخوت ئەو شاعیرە هەزناسکەی کە بۆشایەکی ئەجگار گەورەی لە ئەدەبی کوردیا پڕ کردوتەوە سڵاو لە مەدرسە و ڕێگە و ڕێبازێک کە توانیان بە نەبوونی لە سەردەمی قات و قڕیا لە خەمی میلەتەکەیان نابن لە خەمی ئەدەبی میلەتەکەیانە شیعری میلەتەکەیان نابن کە ئێمە لەسەر سفرە و خوانی ئەوان ئەمڕۆ شاگەشکە ئەبین و شانازی پێوەکەین سڵاو لە هەموو ئەو کەسانەی کەوا ئەیانەوێ وەکو بێخود بژین وەکو بێخود بیر بکەنەوە وەکو بێخود خزمەتی گەل و خاک و خەڵک و نیشتمانەکەی خۆیان بکەن. سوپاس دەکەم مامۆستا گیان دووبارە بەخێر هاتی بە ئومێدەوەی کە بتوانین لە بەرنامێکی دیکە لە خزمەتتانە ببین. دووبارە سوپاس و ئامادەبوونتان. خۆشەویستان و ئازیزانم زۆر خۆم بە خۆشحاڵ زانی کام شەو لە چامەیە باسوخواسێکی ناسکمان لەسەر شاعیرێکی ناسک کرد بێخودی مەزن و هەمیشە لا لوتکە تا بە یەگەیشتنەوەیکی تر سوپاس بۆ تەواوی هاوکارانم هەمولایە بەخواست وێرم خواتان لەگەڵ ماڵتانەوە. غەزالی خۆشخەرامی من کە تووڕە ئینتیشارەکە هەزار شێری سەفشکەن بە ڕشتەیە شکارەکە کەتی غەمزەتی ژەکە لە جەرگ و سینەکارەکە کە قامەتی بەدەر ئەخا قیامەت ئاشکارەکە چ قامەتێ بەڕاستی لە سەروی جۆی بارەکە. فیدای دولبەرێ ئەبم کە عەینی دڵڕوباییە غوڵامی سەروەرێ ئەبم کە فەخری پادشاییە کە ڕۆژی هیجری ماتەمە و شەوی ویسالی شاییە کە 100,000 وەک منی بەجان و دڵ فیداییە نە من کە نەقدی جان و مڵک لە ڕێی ئەوانی سارەکە. خۆشە و دەمەی کە ڕۆژ و شەو تەوافەکە ڕەواقی تۆ خۆشە و سەرەی کە کەوتبێ لە کوچە و سوقاقی تۆ بەتیکەتی کە بێ دڵێ کەنەی بێ ئیشتیاقی تۆ حەیاتی من ویسالی تۆ فیراقی من مەماتی من فیراقی تۆ بەڵێ پەری خەیاڵی تۆ عیلاجی شێت و هارەکە. دەمێکە چاوەڕێتی گیان و دڵ ویسالی تۆ ئومێدەکە کە دەرکەوێ لە پڕمەهی جەماڵی تۆ ئەگەر لە ئاینەی منا دەبێ نەبێ میسالی تۆ شکستە بێ بە بەردی غەم بە جاهی سەحب و ئالی تۆ کە ئاسمان وەکو زەمین بەوانە ئیفتیخارەکە. هەزار شکر و 100 سەنا کە غونچەوە گەشایەوە لە بێخودەر سوئالەکەن کە چۆنە چاکە سەحەتی بە دەردی عەشقی لەیلەوە نەماوە هێز و قووەتی بە ناڵە ناڵی گەرمیە بە ئاهی سەردی حەسرەتی بە ئەرخەوانی ئەشکیە بە زەعفەرانی سوورەتی لە چۆڵی بێنەواییە لە قەیسی لەش بەبارەکە. هەتا تەجەلی خوددا لە عالەما بکا زهور بە ئاگری گوڵی چەمەن چیا ببێتە کێوی توور فریشتە و ئادەمی ئەڵێن هەتا ئەبەد لە خوار و ژوور سەلاتی حەق لەسەر شەهێ کە شەق ئەکا قەمەر لە دوور سەلامی حەق لەسەر مەهێ کە ئەسپی خۆر لە غارەکە.